بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵ و بەختەوەرین لە بەرنامەی ئەو جارەمان لە ژێر ناونیشانی مانەوە و بوونی مرۆڤ لە دیدی ئاین و هەروەها ویستی ماسۆنیەت و بیردۆزی پلانجێڕی. سەرەتا وەکو چەمچی ئاین دین بۆ ئەوەی ڕوونکردنەوە زیاتر بدەین بە چەمچی دین بەخۆی ئێمە سێ شتمان هەیە. یەک ئەخلاقیات واتە ڕەوشت، دووهەمیان ئاین و لەگەڵ یاسا. بۆ زیاتر ڕوونکردنەوەی بابەتەکە بۆ نمونە مرۆڤێک بەرامبەر خۆی تاوانێکەکە، ئەمەیان لە ڕووی یاساییەوە یاسا ناتوانی هیچی بەرامبەر بکاتن، ئیلا تەنها ئەتوانی ئەگەر مرۆڤێک بەرامبەر مرۆڤێکی تر کارێکی ناڕەوا بکاتن ئەتوانێت لێ پێچینەوەی لەگەڵ بکاتن. پلەیەک ئەمە لە ڕووی یاساییەوە. لە سەروی یاسا پلەیەکی تر هەیە پێ ئەگوترێتن ڕەوشت، ئەخلاقیات. ئەم ڕەوشتە وا لە مرۆڤ ئەکاتن کە هیچێک بەرامبەر خۆی نەکاتن و هیچیش بەرامبەر بە خەڵکی تر نەکاتن. لە سەروی ئەم ڕەوشتەشەوە شتێکی تر هەیە کە پێی ئەگوترێت دین. دین تێت ئەگەینی و پێمان ئەڵێتن کە هیچ ناکرێ بەرامبەر خۆت بکەی کە ناڕەوا بێ و بەرامبەر خەڵکیشی بکەی، بەرامبەرت بکەی یان خەڵکی تر بکەی، یان بەرامبەر سروشت بکەی، یان بەرامبەر هەر شتێک کە لەم سروشتە هەیە بە دار و بەرد و گژ و گیا و هەروەها جۆرەکانی ئاژەڵ. و لە ڕوانگەی شریعەتی ئیسلامیەوە، شریعەتی ئیسلامی تی ئەکۆشێتن بۆ پاراستنی پێنج شت: پاراستنی دەرونی مرۆڤەکان، پاراستنی عەقڵی مرۆڤەکان، پاراستنی دینی مرۆڤ و پاراستنی ڕەچەلەکی مرۆڤ و پاراستنی سەروەت و سامانی مرۆڤەکان. ئەمە بە شێوەیەکی گشتی وەکو چەمکی دین ئێمە باسی ئەکەین. لەگەڵ ئەمەیشیان هەر پێغەمبەرێک کە هاتبێتن خوای گەورە ئەفەرموێت لە سوورەی حەدید ئایەتی 57: بسم الله الرحمن الرحيم لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. واتە هەموو پێغەمبەران کە هاتوونە میزانیان هەبووە، هەموو ڕوونکردنەوەیەکیان هەبووە، کتابیان پێ بووە، وەکو فێرگەیەک بوونە بۆ هەموو خەڵکی سەرزەوی ليقوم الناس بالقسط. و هەروها ئەم دادپەروەریە بۆ ئەوەی دادپەروەری بکەن لە نێوان خەڵک بە شێوەیەکی دادپەروارانە و بە شێوەیەکی یەکسان. چونکە وەکو بیردۆز و حەزارەتی تر هەنا و بۆ نمونە وەکو بەرهمانی ئەوان بڕوان بە بوونی طبقات هەیە، بۆ نمونە عیبرانیەکان بڕوان وایە کە خۆیان شعب الله المختارن، یۆنانیە قەدیمەکان ئەوان پیان وایە کە ڕاقیترین جیلی سەرزەوینە، بۆ نمونە هەریەک لەمانە. بەڵام کە ئاینەکان هاتوونە، پێغەمبەرەکان هاتوونە، ڕەدی ئەم بیرۆکەیان کردوتەوە ليقوم الناس بالقسط. دواتر ئەمە وەکو ڕوانگەیەکی دینی و ڕوونکردنەوەی ڕوانگەی دینی. بەڵام ئەگەر ڕوونکردنەوە بدەین بەرامبەر بە بیردۆزی پلانجێڕی، خۆی بیردۆزی پلانجێڕی ئەم بیردۆزە زاراوەیەکە تقریبەن بوو بە زاراوە لە ساڵی 1920 یەکەم جار لە مەقالەیەکی ئابووری، دواتر لە ساڵی 2007 تقریبەن کەوتە سەرقاموسی ئۆکسفۆرد. ئەم بیردۆزە واتە لێکدانەوەی هەر ڕووداوێک یان هەر شتێک یان هەر کارە ساتێک کە ڕوو ئەداتن، بەڵام بە پشت بەستن بە چەند پلانێک. ئەم پلانانە دژی یاسانە و هەروها ئەزیەت و ئازاری تێدا هەیە. واتە ئەتواندرێت بڵێت سیاغەکردن و ڕێکخستنەوەی درۆیەکان ئەشێت لەسەر ئاستی کەس بیت، لەسەر ئاستی خێزان بیت، لەسەر ئاستی وڵاتێک بیت، لەسەر ئاستی جیهان بیت و تەحدیدیش ناکرێتن لە چ شوێنێک بیت یا لە چ زەمانێک بیتن. هیچ ئەم تەحدیدکردنەی نییە. واتە سیاغەکردنی هەموو شتێک بە درۆ و بەدەلەسە شتێک ئەکرێ، شتێکی تکەی ئەدەنە پاڵی. ئەمانە پێی ئەگوترێتن بیردۆزی پلانجێڕی. ئەوە فەقەڕەی دووهەم. فەقەڕەی سێم ویستی ماسۆنیەت. لەم دوو سەدەی کۆتاییدا ماسۆنیەت بە شێوەیەکی گشتی سێ
خێزان هەبوون، سێ عائیلە هەبوون، عائیلەی ڕۆتشیلد، عائیلەی ڕۆکفلەر، عائیلەی مۆرجان. ئەم سێ خانەوادەیە، ئەم سێ عائیلەیە کە بڕبڕی پشتی ماسۆنیەتن، دەستیان گرت تقریبن بەسەر هەموو پشکەکانی بانکی ئەمریکی و ئەوروپی. جگە لەمەیشیان هەرچی پیشەسازی نەوتە دەستیان بەسەرداگرت، هەرچی پیشەسازی دەرمانە دەستیان بەسەرداگرت، پیشەسازی جگەرەیە دەستیان بەسەرداگرت، پشکیان هەبوو لە هەموو بانقەکان. ئێستا هیچ بانقێک لە جیهان زۆر کەم وایە بەدەر نییە لەوەی کە پشتی ئەم سێ عائیلەی، ئەم سێ خانەوادەی تێدابێتن کە دەستێکی باڵایان هەیە لە هەموو جیهان. تقریباً 8 وڵات تا ساڵی 2000 بەتەحدیدی چەند وڵاتێکە بوون، 8 وڵات بوون: عێراق بوو، سووریا بوو، ئەفغانستان بوو، سوودان بوو، لیبیا بوو، کۆریایی باکوور بوو، ئێران بوو، لەگەڵ کووبا. ئەمانە لە ژێر ڕکێفی سیستمی بانقیدا نەبوون، بەڵام ئێستا وردە وردە خەریکە کووبا هاتە ناو سیستمی بانقی ژێر ڕکێفی وان، عێراق هاتە ناو، ئەوە سووریا بەرەو تێکچوون چوو، ئەوەی ماوە کۆریای باشوورە، ئێرانیش ئەگەری ئەوەی هەیە نزیک بیتن بێتە ژێر ڕکێفی بانکی، چونکە ئەمانە قەرز ئەدەن بە هەموو وڵاتێک. خودی ئەمریکا خۆی قەرداری ئەو بانکەیە، خودی ئەڵمانیا قەرداری ئەو بانکەیە، خودی بەریتانیا خۆیان قەرداری ئەو بانکەنە. ئەمانە لە ژێر ڕکێفی ئەم بانکەدانە، کەواتە هەر ڕووداوێکی سیاسی، هەر ڕووداوێکی ئابووری، هەر ڕووداوێکی تر کە نەخوازراو بیتن، ئەتوانن سیاسەتی جیهان هەموو بسوڕێنن لەم ڕوانگەیەوە. بەڵام ئەگەر وەکو سنەتی خودا ئێمە تەماشەی ڕەچەڵەک و بوونی مرۆڤەکان و مانەوەی مرۆڤەکان بکەین وەک دانیشتوان، ئێمە بڕوامان بە تەدافع هەیە کە خوای گەورە ئەفەرمێت لە سوڕەی بەقەرە ئایەتی 251: بسم الله الرحمن الرحیم ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. ئەم تەدافعە، ئەمە سنەتی خودایە. بۆ نمونە بەڕوونکردنەوەیەک ڕوونی بکەینەوە، منطقەی سجستان منطقەیەکی مێژوویە کە بەشێکی زۆری ئەفغانستان و بەشێکیش لە ئیران و بەشێکیش لە پاکستان ئەگریتەوە. دوای ئەوەی لە سەردەمی فتوحات کەوتە ژێر دەسەڵاتی ئیسلام، ئەم منطقەیە بەوە ناوبانگی هەبوو کە زۆر ماری لێ لە نەوعی ئەفعا. داوایان لە مسلمانان کرد، خەڵکی سجستان گوتیان ئێمە داوامان وایە کە ئێوە نەبنە هۆکاری کوشتنی ژوشکەکان، چونکە ژوشکەکان سەرسەختترین دوژمنی ئەو ئەفعایانەنا. ئەفعا طبعاً هەموو جۆرە مارێکی زۆر زەخم ئەگەڕێتەوە کە هەمووشیان ماری ژەهراوینە، چونکە لە ناوبردن و بەرەنگاربوونەوە بەرامبەر مارەکان ئەم ژوشکانەنا. ئەمە لەلایەک. بۆ نمونە لە میسر لە سەردەمی فیرعەونەکان کە خودای گەورە باسی حەزرەتی موسا ئەکاتن پێش ئەوەی داخلی مصر ببیتن، ئەفەرمێت بسم الله الرحمن الرحیم فألقاها فإذا هي حية تسعى لە سوڕەی طاها ئاەتی 20. کاتی پێشەوەی داخلی مصر ببیتن کە داوای لێکرا لەلایەن پەروەرێنەوە، داوا لە حەزرەتی موسا کرا گۆچانەکەی فڕێ بداتن، کە گۆچانەکەی فڕێدا ئەفەرمێ فەئیدا هیە حەیەتون تەسعا، بوو بە مار گۆچانەکەی، نەیفەرمۆ بوو بە ئەفعا، نەیفەرمۆ بوو بە هیچ شتێک. حەیە یعنی ماری بچووک. بەڵام ئەفعا لە منطقەی سجستان هەبوو، ئەوە ماری زەبەلاح بوو و جگەلەوەیشی ژەهراوی بوو. بەڵام کە حەزرەتی موسا داخلی مصر بوو، خوای گەورە باسی ئەوەش بۆمان لە قورئانی پیرۆز بەیانە کاتن لە سوورەی ئەعراف ئاەتی 107: بسم الله الرحمن الرحیم فألقى عصاه فإذا هي ثعبان مبين. لێرە نافەرمێتن حەی، ئەفەرمێت ثعبان. ثعبان لە حەی گەورەترە، ماری زۆر زەبەلاح گەورە، شەرت نییە هەموو ثعبانێکی ژەهراوی بیتن، بەڵام ماری گەورەترە لە حەی. جا ئەم مصرە زۆر ئەم مارانەی لێبوون و جگە لەم مارانش نیل زۆر تیمساحی تێدا هەبوو لەم سەردەما. لەو منطقەیە چی بەهانای خەڵکەوە هات؟
نەوعا حیوانێک هەیە لە جۆری سمۆریاتە وەکو سمۆرەشە پێ ئەگوترێتن نەمس و لە سەردەمی فێرعەونەکان لە ئازاریش هەر بەو ناو ئەبدرێتن بە ناوی مشتی فێرعەونەکان ئەمە بووە هۆی ئەوەی کە زۆر بەرەنگاری ئەم ثوعبانانە ئەم مارە گەورانە ببێتەوە لەگەڵ ئەمەشی بەرەنگاری هێرکەکانی تیمساحەکانیش ئەبوونەوە وای ئەکرد کە تیمساحەکان ژمارەیان کەم بیتەوە خەڵکەکە بتوانێتن بە تەواوی بچێتە ناو نیلەوە جا بە هۆی ڕاوەماسی بیتن بە هۆی گواستنەوە بیتن بە هەر کارێک بیتن کە خەڵکەکە بیستویەتی ئەمە تەدافعە لە هەموو سەردەمێکیش خوای گەورە ئەفەرمێ ئێمە هەندێک خەڵک کپ ئەکەین یان لایانەدەین بە واستەی خەڵکانێکی تر ئەگەر وانە بیتن لە فەسەدەتی الئەڕض ئەم زەویە تووشی فەساد و تووشی داڕمان و تووشی تاریکی ئەبێتن جا ئەم مرۆڤانە ئەگەر خراپ بن مرۆڤانێکی باشتر بەرەنگاریان ببنەوە جاری وا هەیە خراپەیەک هەیە لایەنێکی تر خراپە بەرامبەری وەکو زلهێزێکی تر دروست ئەکاتن بۆ ئەوەی بنی ئادەم خەڵکانێکی تر بتوانن لەم نێوەندەدا بۆ خۆیان ژیان و گوزەران بکەن ئەوە بیردۆزی تەدافعی پێ ئەگوترێتن کە سونەتێکی ڕەب العالەمینە ئەو جار ئەمە وەکو لایەنی دینی وەکو شەریعەتی ئیسلام لە ڕوانگەی ماسۆنیەتەوە لە ساڵی 1913 ماسۆنی وەکو ڕێکخراوێک هەستا بە کۆبوونەوەیەک بە تایبەتی ئەم سێ خانەوادەی تێدا بوو خانەوادەی ڕۆتشیلد و ڕۆکفیلەر و مۆرجان کە ئەوان ویستیان زیاتر هەیمەنیان هەبیتن بەسەر جیهان و سەیتەڕە بکەن بەسەر جیهان و گۆڕانکاری بکەن لە جیهان بە هەموو جۆرێکەوە هەستان چەند شتێکیان خستە بەرباس و لێکۆڵینەوە ئەویشیان زیادبوونی ڕێژەی دانیشتوان بوو بۆ ئەوەی ئەوانە تەماشیان ئەکردێ ئەو کەسانی کە خۆشگوزەرانن ناتوانن ژیانی خۆیان بە حیسابی وان خۆش بژین لەبەڵ خەڵکی بێدەسەڵات و خەڵکی هەژار کە بۆوان پێیان وابوو ئەمە ئەبێتە هۆی مایەی نەخۆشی و نەداری بۆ خەڵکانی خۆشگوزەرانیش لەسەر ئەمە پشتیان بەست بە دوو بیردۆز بیردۆزی یەکەمیان بیردۆزی کۆمەڵایەتی داروین بوو کە ئەم بیردۆزە کۆمەڵایەتی داروین پێی وایە مانەوە تەنها بۆ بەهێزەکانە ئەوانی تر خەڵکی تر مەرغوب نین واتە لە ناوچوونی خەڵکی بێدەسەڵات یان مردنیان یا لە ناوچوونیان ئەبێتە دینەمۆیەک بۆ گەشەکردنی گیانەوەرێکی گەورەتر بۆ گەشەکردنی خەڵکانێکی تر بۆ پەرەسەندنی خەڵکێکی بە پێگەیشت و بە حیسابی ئەم بیردۆزە کۆمەڵایەتی داروین پشتیان بەم بیردۆزە بەست چونکە ئەوان پێیان وابوو ئەوانەی کە مەرغوبن و شیاوی خۆش گوزەرانینە تەنها ئەوانە بوون کە پێیان ئەگوترا خەڵکی ئەنگلۆ سەکسۆن ئەم ئەنگلۆ سەکسۆنە ئەم خەڵکانە بوون کە کاتی خۆی لە سەدەی 5 و لە سەدەی 6 لە ئەڵمانیا لە هۆڵەندا لە دانیمارک لەم سێ وڵاتە ڕویان کردا وڵاتی بەریتانیا لە قەرنی 5 و 6 دوای 200 ساڵ لێکیان داوە ئەمانە دواتر کە بەرەو ئەمریکاش ڕۆیشتن ئەمانە ئەم خەڵکانە پێیانە گوترێ ئەنگلۆ سەکسۆن ئەوان پێیان وایە ئەم خەڵکە خەڵکی مەرغوبە خەڵکی بیستراوە خەڵکی شیاوی ئەوانە خەڵکی ئەسڵینە شیاوی ئەوانە کە ئەمە هەموو خۆشگوزەرانیەک بۆ ئەوان بیتن دواتر بیردۆزی دووەم کە ئەوان پشتیان پێبەست ئەویشیان بیردۆزی تۆماس ماڵتۆز بوو دەربارەی ڕێژەی دانیشتوان کە ناو ئەبردرێتن بە بیردۆزی ماڵتۆسی ئەم بیردۆزە ماڵتۆسیە پشت بۆ ئەبەستێتن یاخود ئەڵێت هەر قەیرانێکی ئیقتیسادی کە بەرەنگاری کۆمەڵگە بووەوە بەهۆی تێکچوونی هاوسەنجیە لە نێوان ویستی خەڵک لەگەڵ ژمارەی دانیشتوان واتە ژمارەی دانیشتوان وەکو هۆکارێک دائەنێتن بۆ تێکچوونی هاوسەنجی لە سەرزەویدا بۆیە ئەو هەندێک پێشنیارە کاتن ئەو تۆماس ماڵتۆسا ئەویشیان بەوەی کە منعی ئەو کەسانە بکەن قەدەغەی ئەو کەسانە بکەن کە عاقڵن و هەبووینە بۆ ئەوەی هاوکاری خەڵکی هەژار نەکەن بۆ ئەوەی نەتوانن زەواز بکەن وەچە بخەنەوە
یاخود ڕاتبی ئەو کەسانەی لە کارگەکان ئیشەکان بە هیچ شێوەیەک زیاد نەکرێتن بۆ ئەوەی وەچەنەخەنەوە ڕێژەیان کەم بیتن، چونکە ئەمانە خەڵکی هەژارن، ئەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی دانیشتوان و ژیانی خەڵکی خۆشگوزەران بەرەو کزی و بەرەو لاوازی ئەچیتن. ئەمە بە پێی بیردۆزی ماڵتۆسی. ئەوانجا ئەم ماسۆنیە پشتیان بەم دوو بیردۆزانە بەست، بیردۆزی داروینی کۆمەڵایەتی و بیردۆزی ماڵتۆسی. دوای ئەوە هەستان هەر ئەوە نییە شتێک بە عشوایی بکەن، نا خستیانە بابێکی زانستیەوە، ڕوانگەیەکی زانستیەوە لەسەر سێ بنەما کۆیان کردەوە. یەکەمیان بنەمای تێکدان و لەناوبردنی جینسی مرۆڤ، ڕەگەزی مرۆڤ، ئەویشیان بە بڵاوکردنەوەی کاری جینسی یاخود بە دروستکردنی دەرمان دژی سکپڕی یاخود کوشتنی ئەو منداڵانی کە لە زجی دایکەکانیانن یا لەباربردنی منداڵەکانیان، یاخود پێی ئەگوترێتن ئەتەعقیم ئەلئیجباری، واتە نەزۆکی ئیجباری، بە ئیجباری خەڵکەکەیان نەزۆکە کرد. بۆ نمونە 14 ملیۆن ئافرەت لە سەردەمی سەرۆکی ئەمریکا جیرالد فۆرد، سەرۆکی 38ەمی ئەمریکا لە ساڵی 1974 کە حکمی کرد بۆ ساڵی 1977. ئەم باسە و بەسەرهاتە لە کتابێک هەیە بە ناوی ئەلئەمریکا وەلئیبادە الجنسیە، زۆر بە تێر و تەسەلی باسی بابەتەکە ئەکاتن. چەند خەڵک تووشی ئەوە کران کە بە ئیجباری نەزۆک بکرێن، بە تایبەتی نەک لە هەر وڵاتی ئەمریکا، لە هێند، لە سوید، لە دانیمارێک، لە کەنەدا. ئەمە بنەمایی یەکەم. بنەمایی دووەمیشیان ئەویشیان لە ناوبردنی ڕۆشنبیری یاخود سەقافی، ئەویش بە گۆڕینی چەمک و واتاکان، چەمکەکانیان ئەگۆڕی، ناونیشانەکانیان ئەگۆڕی، سەقافەی خەڵکیان ئەگۆڕی، بۆ ئەوەی بتوانن جارێکی تر دەست بەسەر هەیمەنەی مرۆڤ لەم ڕێگەیەوە بگرن. مەبدەئی سێهەمیان لادانی خەڵک و لادانی خەڵکێکی تر بوو لە شوێنیان، هەروەکو لەگەڵ پێشتریش لەگەڵ هندیە سوورەکان کراوە ئەم کارەیە، بۆ ئەوەی وەچەیەک دروست ببیتن کە خەڵکێک ئەبەن لە شوێنێکی ترداهێن ئەم خەڵکە نوێیە بە ئاسانی بتوانن دەستی بەسەرداگرن و وەچە دێتن بەسەریاوانەوە، ئەوانیش هەر بخەنە ژێڕچێفی خۆیانەوە. ئەمە بیردۆزێک بوو، ئەوان پشتیان پێبەست هەم وەکو بیردۆزی پلانجێڕی و هەم وەکو بیردۆزی داروینی کۆمەڵایەتی و هەروەها وەکو بیردۆزی ماڵتۆسی. ماوە لە کۆتاییدا بڵین ئێمە وەکو ئاین دەربارەی خەڵکی هەموو خەڵکێک کە مافی ژیانیان هەیە، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەبغونی فی الضعفاء، خەڵکی هەژار، خەڵکی نەدار نزیک بکەنەوە لێم، فإنما تنصرون وترزقون بضعفائكم، ئەوە ئێوەن بە خەڵکی هەژار، بە خەڵکی لاواز سەرکەوتونە، ڕزق و ڕۆزیتان دەستکەوتووە، بۆیە نزیکیان بکەنەوە. ئەمانە شیاوی ژیانێکن کە شیاوی ڕێزگرتنن، شیاوی ئەوەنە کە بتوانن وەکو هەر مرۆڤێکی ئاسایی خۆشگوزەران بژین. ئەمەیە بە کورتی بە شێوەیەکی زۆر کورت بوون و مانەوەی خودی مرۆڤ لە نێوان ئاین وەکو دینی ئیسلام چی ئەڵێ دەربارەی ئەم بابەتە و ویستی ماسۆنیەت و هەروەها بیردۆزی پلانجێڕی. تا بەرنامەیەکی تر زۆر سپاستانەکەم، لە خوای گەورە داواکارم هەموو لایەک سەرکەوتوو بکات، دوور بەڵا بکاتن، هەمیشە شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس. ڕێنما